بوونی دەیان کارگە و پاڵاوگەی پیشەسازی لە کەرکووک وای کردووە ژینگەی شاری کەرکووک بەرەو پیسبوونی زیاتر بڕوات. ئەکادیمیان و مامۆستایانی زانکۆی کەرکووک دەڵێن قەرەباڵغی ناو شار و بوونی سەدان ئۆتۆمبیل لەسەر شەقامەکان، شان بەشانی بوونی کۆمپانیا نەوتیەکان ژینگەی کەرکووکیان باراستێکی مەترسیداردا بردووە. ئەو ئۆتۆمبیلانە کە گازی دوی ئۆکسیدی کاربۆنی زۆرە ئەوانە نەهێڵێ لە شەقام ڕێ بکە یاخود حەدی بۆ دابنا. لەلایەنی خۆمانیشەوە ئەتوانین ژینگەی کەرکووک بپارێزین وەکو بڵێ لە خۆت و دەسی پێەکە ئەگەر خۆڵەکە لە بەرقاپیت پاکەیتەوە یاخود لە ناو شەقام یاخود خۆت بپارێزی لە تۆ لە ناو ئۆتۆمبیل ڕێەکە جارۆ هەیە دە بە ئاوەکە خۆی فڕێدەیتە دەرەوە ئەوە چۆنە بێ ئەوە شتێکی هەڵەیە ئێمە ئەبێ لە خۆمانەوە دەسی پێ بکەین ژینکە بپارێزین پاشان دەنگمان بەرزکەینەوە بۆ لە خۆمان سەروتر. كركوك هي مدينة نفطية، فالمدينة النفطية هناك تلوث نفطي. كركوك شارێکی نەوتیە بەو هۆیەوە ژینگەی شارەکە لەو پەڕی پیسیدایە و پێویستی بە ئاور لێدانەوەیە کە هەوڵ بدرێت شارەکە لە پاشماوەی ئەو پیسبوونە ڕزگار بکرێت. بەداخەوە هیچ گرنگی پێدانێک بە ژینگەی شارەکە نابینم. ئەمەش نیشانی فرامۆشکردنی کەرکووکە لەلایەن حکوومەتی عێراقەوە. ئەگەر چارەسەری پێویست بۆ کێشە ژینگەیەکان نەکرێت ئاسەواری خراپ لە ڕووی تەندروستیەوە لە شارەکە جێدەهێڵێت. كان من المفروض أن تكون هناك دور كبير لوزارة البيئة في معالجة هذه المخلفات. دەبوو وەزارەتی ژینگەی عێراق پلان و بەرنامەی هەبووە بۆ نێشتنی ئاسەوارەکانی کە دەبنەوەی پیسبوونی ژینگە. لە کاتێکدا دەیان هۆکار هەیەوە دەکات ژینگەی کەرکووک پیس بێت. پیسبوونی ژینگەی کەرکووکیش بۆتەوە کاری بڵاوبوونەوەی کۆڕۆنا. ئەگەر ئەمە چارەسەر نەبێت نەخۆشی ڤایرۆسی دیکەش بە دوای خۆی دادەهێنێت کە بە دووری نازانین مەترسیەکانی لە کۆرۆناش گەورەتر بن. بەڕای ئەکادیمیستێکیش تا دێ ژینگەی کەرکووک بەرەو خراپتر دەڕوات و ئەوەش پێچەوانی ڕێکەوتێکی نێودەوڵەتیە کە بۆ پاراستنی ژینگە لە جیهاندا کراوە. دەبێ ژینگە بپارێزرێت بۆ ئەوەی ئاشتەوایی لە ڕێگای ژینگەوە دروست بێت. کۆمەڵی نەتەوەی گرتوەکان پلانێکی استراتیژیان بۆ ئەمەدانەوە لە 2015 کە 1993 وڵات ئیمزای لەسەری کردووە. پلانەکە درێژەخایەنە تا 2030 حەفدە هەدەفە دەبێت جێبەجێ بکرێ. یەکێرە لەو هەدەفانە نێشتنی فەقیرێت هەژاریە نەهێشتنی برسێتیە لەگەڵ ئەوەشە دەبێت ژینگە بپارێزرێت لە بەرەوەی ئاشتەوایەتی لە ژینکە پارێزیەوە. بەڕای پسپۆڕانی بواری ژینگە چەندە نەبوونی پلان هۆکار بێت بۆ پیسبوونی ژینگە بوونی گەندەڵی و بەهدەردانی پارەی دەوڵات لەلایەن حکوومەتی خۆجێی کەرکووکەوە هۆکارێکی سەرەکیە بۆ پیسبوونی ژینگە کە مەترسیەکانی لەدات و لەسەر دۆخی تەندروستی وڵاتیان ڕنگ دەداتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.